ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەو دوو هەڵبژاردنەی کە لە ماوەی چەند مانگی داهاتوودا لە عێراق وەرەبی کوردستان بەڕێوە دەچێت ئامادەکاریە هونەری و لۆجستیەکان چییە کە ئەوان کردویانە و چۆن فریادەکەون یاخود ئەو ماوەی کە لەبەردا دەتوانن ئەوان ئەو ئامادەکاریانە ئەنجام بدەن کە بەبێ کێشام هەڵبژاردنە لە عێراق وەرەبی کوردستاندا ئەنجام بدرێت لەگەڵ بەڕێز دکتۆر عیماد جەمیل ئەندامی تیمی ڕاگەیاندن لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق گفتوگوی بابەتەکە دەکەین. دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چییە تاکو ئێستا؟ بەردەوامە لە ڕێکارەکانی بۆ ئەوەی بەپێی ئەو کارێنی کە ئێستادا پلانێکی تایبەتی لە بەردەستا هەیە بۆ بە ئەنجام گەاندنی هەڵبژاردننی پارێزگاکان و بەپێی ئەو هاوپەیمانات و بەپێی ئەو نەوشێنانی کە ناوەکانی خۆیان لەستاودەوە لە ئێستادا بەپێی ئەو یاسایانەی کە لە لای کۆمیسیۆن هەیە و بەپێی ئەو هاوپەیمانانەی کە کراوە بتوانین لە ماوەی کاتەوە لە ئێستاشدا ناونووسینی ئەو هاوپەیمانێتیان ئەو لایەنانە بەردەوامەدا هەروەها دووبارەکردنەوە و باشکردن و دۆزینەوە و نازانەوەی ئەو کەسانی کە دەتوانن بەشداری هەڵبژاردنەکانیشکان بە هەمان شێوە بەردەوامە و لە ئێستادا لە دوو ڕۆژی ڕابردوودا دەتوانم بڵێم کارێکی زۆر باش کراوە و لە ئێستادا زیاتر لە 500,000 کەس لە ئێستادا ناوەکانیان تازە کراوەتەوە و لە ئێستادا کۆمیسیۆن بەردەوامە لە ڕێکارەکانی و بتوانێت چاودێران بدۆزێتەوە و هەموو ئامادەکاریانەی کە پێویستە بۆ هەڵبژاردنەکان لە ڕووی کۆمەڵگای و نەمەدەنی و لۆجستی و هونەریەوە کە بتوانێت کارەکانی بکات وەکو خۆی جێبەوە بتوانێت لەو ڕێگە لیستی ناوی هەڵبژە ئەو کەسانی کە دەتوانێت دەنگدەرانیش بتوانێت تازە بکاتەوە بۆیە لە ئێستادا بەپێ ئەو کاتەی کە دابین کراوە کۆمیسیۆن دەتوانێت بەردەوام بێت لە تۆمارکردنی ئەو کەسانی کە دەیانەوێت بەشداری هەڵبژاردنەکانی داهاتووی پارێزگاکان بکات. باشە. بەس لە وادەیە کرد کە هەڵبژاردننی تێدا ئەنجام بدرێت، یعنی تاکوی ئێستا ئەو ڕێژشێنانەی کە گیراوەتە بێر لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت هەڵبژاردنەکە؟ کۆکەوتە ڕێکارەکان بەردەوامە بۆ هەموو کارەکانمان ئەوەی کە ئێمە کردووە کارەکانمان لە کاتی خۆیدا کۆتایی پێدێنرێت ڕێکارەکان کاتی خۆیان بۆیە دەتوانرێت هەڵبژاردننی پارێزگاکان لە کاتی خۆدا بکاتەوە بۆیە داواکارین لە هاوڵاتیان بێن و لیستی دەنگدەران بتوانێت لیستەکانیان دووبارە بکەنەوە کە بتوە هەتا ڕۆژی ئاخێرکە 11 هەشتا تا ئەو کاتە دەتوانن بێن و ناوەکانی خۆیان تۆمار بکەن و ئەو لیستانە نوێ بکەنەوە بۆ ئەوەی کە هەمووان بتوانن بەشداری لە هەڵبژاردنەکان و مافی خۆیانە بێ. بەڵام سەبارەت بە دابەشکردنی بیتاقەی دەنگدەرانیش ئەویش بە هەمان شێوە بەردەوامە لە هەموو پارێزگاکانە و لە ئێستادا ژمارەیەکی زۆر تیمی گەڕۆکیشمانەیە بە هەمان شێوە لە نێوان پارێزگاکاندا کە کار دەکەن لە ئەوانیش دەتوانێت لەوەی کارتەکانیان وەرگتەوە کارتی دەنگدانەکانیان بکردن و ئەوانی کە دەیانێت خۆیان لەوێدا دەتوانن ناونووسین بکەن هەست گۆڕانکاریەکیان بێوێت دەتوانن بیکەن. باشە. دکتۆر کارتی دەنگدان تاکوکەی دەدرێت بە هاوڵاتیان؟ توزيع بطاقة الناخبين تستمر بەشداری الموضوعية کارتی دەنگدان بەردەوام دەبێت تا ئەو کاتەی دەتوانم پێ بڵم تا 3 ڕۆژ پێش جامدانی هەڵبژاردنەکان دەتوانێت ئەو کارتانە وەربگرنەوە و هەموو ئەو کارتانش کە لە ئێستادا لە نووسنگەکان لە شوێنەکان هەڵبژاردن هەیە هەمووی ئامادەکرا و هاوڵاتیان دەتوان وەریگرنەوە. باشە دکتۆر لە قسەکانی پێشترێ باس لە دروستکردنی هاوپەیمانێتی کرد. عێراقیش بە حکمیەوەی کەیەکێکە لە وڵاتانەی کە حیزبی زۆری تێدایە و هاوپەیمانێتی دروست دەکەن. ئەم هاوپەیمانێتیانە یاخود تاکوی ئێستا چەند هاوپەیمانێتی دروست کراوە؟
نعم أنا ذكرت أنه هنالك پێشووتریش 200 بۆم اليوم باز لێ أصبح کردووە عندنا لە آخر ئێستادا إحصائية ئەوەی کە لە ئێستادا ئەمڕۆ تۆمارمان کردووە زیاتر لە 100 هاوپەیمانی پێگەێنراوە کە ئەوە حیزبانی تریش نزیکەی هەفتە زیاتر لە هەفتە کەس دەبن کە لە ئێستادا ناوی خوانێک و ئەمانە هەمووی ڕێنمایی باشیان پێدراوە ڕێگایان پێدراوە کە بەشداری لێ بکەن دەتوانم پێ بڵێم ژمارەی هاوپەیمانیانی کە لەم بۆ ئەم هەڵبژاردنە تۆمار کراوە زیاتری بۆ لە هەڵبژاردنەکانی ئەوانی کە لە ڕابردوو بێەوە لە ئێستادا دەتوانم بڵم سێ هاوپەیمانی زۆر تازەتر پێگەێنراوە بەڵام لە ئێستادا ئێمە بۆکو ئەمارە ئەوە نەمان لە بەردەستا هاوپەیمانێتی لەلایەن حیزبە کوردیەکانەوە دروست کراوە لحد الآن لم ئێستا نەخێر بە هیچ هاوپەیمانێکی کوردی تاکو ئێستا تۆمار نەکراوەتەوە و هیوادارم لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر هەبێت تۆماری بکە باشە دیارە بە تەنها عێراق نییە کە لە بەردەمەم هەڵبژاردنەدایە بە دەر لە عێراق کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق لە بەردەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندایە و سەرۆکێریم داوای کردو کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتیم هەڵبژاردنەی هەرێم بکات وەکو کۆمیسیۆن دەتوانن ئەو ماوەی لە بەردەستانە ئەم هەڵبژاردنەی هەرێم بەڕێوە بن وصلت الرسالة يوم أمس دوێنێ ئەو پەیامەی سەرۆکی حکوومەتمان پێگەی بۆ گەیشتە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کە بتوانین هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیش بە هەماشەوێ بەڵام ئەمە پێویستە لە ئەنجومنی کۆمیسیۆنەکە تا باسی لەوە بکرێەوە ئەو کاتە بیر لە ڕێکارەکان و چۆنێتەوە بکەنەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو پەیامی بەدەستمان گەیشتوە وەکو خۆی بیرەکەینەوە بتوانین ئامادەکاری بۆ بکەین کە بتوانین ئەو ئامادەکاری بۆ هەڵبژاردنە لە پارێزگاکانی هەرمیش بە هەمان شێوە لەو کاتەدا دەتوانین ئەنجام بدەین کە ئەمەش پێویستی بە چەندی ڕێکاری هەیە ئەویش تازەکردنەوەی لیستی ناوی دەنگدەران و تۆمارکردنی ناوی و لابردنی ناوی مردووان و زۆرە لە ڕێکارەکانی پێویستە بۆیە ئەمەش کاری و پێویستی پلانی تایبەتی خۆی دەوێت بۆیە لە ئێستادا بداوم کردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی کۆمیسیۆندا باسی لەوە بکرێتەوە لە ئێستا تا ژمارەیەکی زۆر نووسنگی کۆمیسیۆن هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە لەم ڕۆداوەمان لێکردوون کە بڕۆن ئەو لیستانە و ناوانی خۆیان تازە بکەنەوە بۆی بتوانن ڕێکارەکان لەوێش بە هەمان شێوە دەست پێ بکەن و بۆی بتوانین ژمارەی دەنگدەران لە هەرێمی کوردستانیش بزانین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان من مەبەستم لەو سێ پارێزگایە کە سەر بە هەرێمی کوردستانە سلێمانی و هەولێر و دووهۆکە بتوانین لەوێدا بتوانین ڕێکارەکانی خۆمان وەکو پێویست جێبەجێ بکەین و هەروەها و بتوانین ئەو ڕێکارانی کە لە نێوان هەموو پارێزگاکانە بێ جیاوازی زۆر باشە دکتۆر بە بەردەوام لە کاتێکا کاڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت زۆر ئەو ڕەخنە و گلەیە دەگیرێت کە تەزویرە دڕوو دەدات هەخوت هەڵبژاردنێکی خاوێن نییە لە کەوانەیەکە ینی چاوەڕێ دەکرێت ئامادەکاریەکانی کۆمیسیۆن چی دەبێت بۆی کە لەم هەڵبژاردنێکی نەزیه بێت خاوێن بێت کە ڕوبەڕووی ڕەخنە نەبنەوە أعتقد الانتخابات السابقة كانت تتميز بالشفافية دەتوانم بڵێم هەڵبژاردنەکانی پێشووتریش هەمیشە دوور بووە لە گەندەڵی و زۆر بە نەزاهی بەڕێوە ڕۆیشتووە ئەمە تەنها قسەکردنی گەرەکەنەوە هەندێک کەلانیکەیە و چونکە ئێمە هەمیشە هەڵبژاردنمان لەژێر چاودێری نەتەوەی یەکگرتووەکان و چاودێرانی وڵاتانی ئەوروپی و کەسانی بیانی و ناوخۆییدا بووە کە هەمویان و کەوای کردووە کۆمیسیۆنە بەسەرکەوتوو بێ لە ئەنجامدانی هەموو ئەو هەڵبژاردنانەی کە تاکو ئێستا ئەنجامی داوە بۆیە هەڵبژاردننی داهاتوش دەبێت ڕێکارەکان زۆر لەوانی پێشووتر تونتر بکرێتەوە بۆی نەزاهەتی زیاتر ببێ و بۆی کە بتوانن کامێرە دادەندرێت چەندین ڕێکاری تند هەیە دەکرێت چەندین کاری لۆجستی و هونەری هەیە کە دەکرێت یارمەتی ئەوە کۆمیسیۆن دەدا کە بتوانێت ڕێکارەکانی بە زۆر بە پاکی بەرەو بردووە دوور بێت لە گەندەڵێت و بە ئەو متمانەی هاوڵاتیان هەیەی بە کۆمیسیۆن وەکو خۆی بیگەێنێتەوە بۆیە ئەم ڕێکارانە وەکو خۆی ئەنجام دەدرێت لە کاتی پێویستە باشە هەوڵ دەدەم ئەمە بکەمە دوا پرسیار دکتۆر دیارە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کانونی دووهەمدا ئەویش ئەوەیە کە دەستەی کۆمیسیاران وادەی یاساییان تەواو دەبێت
یعنی چەند ڕۆژێک دوای ئەوە چۆن کۆمیسیۆن دەتوانێت ئەم کێشە یعنی نابێتە کێشە بۆ هەڵبژاردنەکە؟ كل عملية انتخابية بهذه الضخامة لابد أن تكون هنالك مشاكل وهنالك شكاوى والطاعون تقدم. نحن لا نمتلك ثقافة الخاسر وبذلك هنالك الكثير يشكك بهذه النتائج، لكن للاطمئنان فإن المفوضية اتخذت إجراءاتها بإعادة عمليات العد الفرزي اليدوي بكل المحطات. إضافة إلى هذا فإن كل محطة تقدم بها شكوى أو طعن سيتم نقلها إلى مراكز العد، تدقيق نتائج هذه المحطة، وهذا التدقيق سيتم بحضور مقدمي الطعون أو الشكاوى وكذلك المراقبة المحلية والدولية، وسيتم عرض الفريزة والتأكد من أداء، وبذلك فإن النتائج التي تعلن بعد انتهاء وكمترين كێشەی هەبێ و ئەنجامدانی ئەم هەڵبژاردنەش بۆ ئەوەیە کە بتوان کێشانەکەەوە ئێمە تەکیدمان لە هەموو وێزگاکان و لە کێشەکان کردوێتەوە بۆی ڕوبەڕووی جۆرێک لەو کێشانەی ڕابردوو نەبینێتەوە، بۆیە لە دوای ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە ئەنجامەکەی بەدڵی هەمووان دەبێت. بەڕێز دکتۆر عیماد جەمیل ئەندامی تیمی ڕاگەاندن لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداد و میوان مام 22 سپاس بۆ ئامادەبوونت.